خاڵێکی تر بۆ چارەسەری بەدگومانی سووربوونە لەسەر کەش و بارو دۆخی برایانە، بە تایبەتی لەگەڵ ئەوانەی کە لێک نزیکن و کۆڕ و دیدار و سەفەری هاوبەشیان پێکەوە هەیە، معاملەی هاوبەشیان پێکەوە هەیە. تۆ بازرگانیەکەی لەگەڵ یەکێکی ترا و کاسبیتان هاوبەشە، ناشێت تۆ لە هەموو تەسەڕوفاتێکە بەدگومان بی بەرامبەری. چۆن نەتوانین دوکانەکەی بەسەرا بەجێ بێت؟ چۆن نەزانی وا حساب بکەی کە ئەو لە حساباتیە نەیدزیوە؟ ئەسڵەن ناوێ ئەم گومانەی پێ بێ، مادام ئیماندارە، مادام ئەزانی کە ئەهلی تەقوایە و ئەهلی حەڵال خواردنە، تۆ ئەو باوەڕت پێ. هەروەها دوو کەس ڕەفیقی یەکن تەلەبەن، دوو کەسی تر مۆزەفن، وا نەزانی ئەو مۆزەفەی تەنیشتە ڕەشوەی وەرگرت، وەڵاو بەرتیلی وەرگرت و بۆیە ئەوە کە سوکارێتی ئەو واستەی کردەوە شتێکی لەو بابەتە. ئەم جۆرە بەدگومانیانە بە تەکید ئەبن بە سەبەبێک بۆ ئەوەی کە سیما و سیفەتی بەدگومانیمان لە زیاتر بسەلمێنێ و بچەسپێنێ.